لە ماوەی 3 مانگدا لە گەڕەکێکی ناحی ڕزگاری سەر بە قەزای کەلار 9 کەس دووچاری شێرپەنجەی غودە دەبن. کۆی توشبووان تەمەنیان لە نێوان 25 ساڵ بۆ 50 ساڵ دەبێت و هەمویان خزم و کەسوکاری یەکترن. یەکەم حاڵەتی سەرەڵدانی نەخۆشیەکەشیان لە ساڵی 2018 لە مامێکیان بە دیار کەوتووە و بە نەشتەرگەری ڕزگاری بووە. لە 2010 بەس خۆم بوومە، ئێستا بنەماڵەکەمان بووەتە 10 کەس. ینی بەڕاستی ئەمە قورسە وەکو توشبوونەکان چونە سۆنەریان کردووە، لە سۆنەرەکە دەرکەوتووە گریانە گرەکەما بردووە سلێمای زەرعما کردووە سێرەکەی سەرەتانیە. ئیتر ئەمە گشتیان سوبحان ئەڵڵا وا دەرچووە. ئیتر ئەمە ئێستا پێویستیان نەشتەرگەریمان کردووە، پێویستیان بە دەرەوەی وڵاتە. ئەبێ ئیتر حکوومەتی هەرێمی کوردستان هەڵسێ بە موازە چاوێکی بە نەخۆشخانە هیوا بکشێنێت، ینی نەخۆشەکان هەڵکشیان هەیە لە 2020 و 2021 زیاوی کردووە. سەرکەوت دوو هەفتەی ڕابردوو نەشتەرگەری بۆ کراوە و پێشتریش مام و برازایەکی تری هەمان نەشتەرگەریان بۆ کراوە و دوانی تریان دەنێدرێن بۆ وڵاتی تورکیا و ئەوانی تریان چاوەڕێی هاتنەوەی ئەنجامی پشکنینەکانیانن. تووشێم نەخۆشی غود دەبینە سێبرا دوو خاڵ لەگەڵ سێ برازا خوشکێکشی میسە دوێنە چوە خوشکێکشمە دایک میشە. دایکم لە حیوەتی ئێمە هەر نەچۆم فەحسە بکە 5 مان پێشمەرگەین ئەو کوڕی برامە عوسمانە هیچ مەعیشەتێکی نییە لە 2010 عملیاتی کردە تا ئیسا دوکانی فیتەریە بوو مکانیزم هەروازی هێنا لە حیوەتا دەبوتی نەکوا بۆگۆنی تەسیری زیاتر بێ وە گاز و بڕوان و بەنزینەمانە. بەڕێوەبەری تەندروستی گەرمیان حاڵەتەکە بە دەگبەن ناو دەبات و باسیش لەوە دەکات نەخۆشیەکە ترسی بڵاوبوونەوەی نییە. ڕاشی گەیان ئەوان بۆ ئەنجامدانی هەر جۆرە پشکنینێک پشتیوانی توشبووەکان و ئەوانەشی گومانی توشبوونیان لێ دەکرێت. ئەمە بەدادا چونمان کرد ئەو پزیشکانی کە هەندێک لەو نەخۆشی و خانەوەدایان بینی بوو بۆیان باسکردن کە ئەمە جۆرێکی شێرپەنجەیان هەیە، بەڵام ئەوەی کە دەگمەنە ئەوەیە کە لە ناو یەک خانەوەدا ئەو ژمارە زۆرە هەبێت کە ئەمە جێی سەرنجە و ئەمە مەترسی بڵاوبوونەوەی نییە، بەڵام ئەمە پێمان باشە ئەو خانەوادەیە و کەسە پلە یەک و پلە دووەکانی ئەمانە هەمویان بێن لە نەخۆشخانەی گشتی کەلار لە شاری کەلار بێن سەرجەمیان ئێمە پشکنینیان بۆ بکەین بێ بەرامبەرەوە. شێرپەنجەی غودە دوو جۆری هەیە بە ناوەکانی غودەی تەمبەڵ و چالاک. شوێنی سەرەڵدانی نەخۆشیەکە بەشی خوارەوەی پشتەمل و بەردەمبۆری هەوایە. جۆری خواردن و خراپی ژینگە و توشبوونی بۆ ماوەیی هۆکاری سەرەڵدانی نەخۆشیەکەن. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.